فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕەتی دەکاتەوە باشداری کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بکات بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای چاکسازی خاننشینی پلە تایبەتەکان. سۆرا عومەر ئەندامی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت حکوومەتی هەرێم دەیەوێت لە ڕێگەی کەمکردنەوە و لابردنی دەرماڵەی موچەخۆرانەوە گۆڕانکاری لە موچەدا بکات. ئەوەش ڕاستەوخۆ لە دژی بەرژەوەندی موچەخۆرانە و هەر لەبەرەوەشە کە بایکۆتی کۆبوونەوەکە دەکەن. بەڵێ مەسەلەی ئەو پرۆژە یاسایە دیارە ئێمە داکۆکی لێ یەکەین و پشتیوانیشمان کردو، بەڵام لە خاڵێکا کە زۆر گرنگە مەسەلەی خانەنشینی پلە باڵاکانە ئێمە لەگەڵەوانە بووین و ئێستش لەگەڵیانین. خاڵێکی تر کە لە ئارایە نەبوو ئێستا هاتۆتە ناوە مەسەلەی دەرماڵەی فەرمانبەرانە. ئێمە پێمان وایە لایەنێک دەیەوێت ئەم دەرماڵانە لەو یاسایە بکاتە مادەیەک کە دەرماڵەکان ببڕدرێ و بەمەش موچەی فەرمانبەران دەچێتەوە چارەکە موچە. بۆیە ئێمە دژی ئەوەین و ڕێگە نادەین دەست لە دەرماڵەی فەرمانبەران بدرێ بەو جۆرەی کە لە یاساکە هاتووە. بۆیە ئەمڕۆ بەشداری کۆبوونەوەکەمان نەکرد و دژی ئەوەشین کە خانەنشینی پلە باڵەکان بەو جۆرە بێ دەستیش نابێت لە دەرماڵی فەرمانبەران بدرێ. هاوکات فراکسیۆنی گۆڕانیش پرۆژە یاساکەی حکوومەت ڕەت دەکاتەوە. شێرکۆ حەمامین ئەندامی فراکسیۆنی گۆڕان ڕای دەگەێنێت حکوومەت بە بڕیار و ڕێنمایی خۆی گەندەڵی و یاساشکێنی کردووە و خاننشینی نایاسایی بۆ ئەندامانی حیزبەکان بڕیوەتەوە. پێویستە هەرخۆشی کۆتایی بەو گەندەڵی و یاساشکێنیە بێنێت و ناکرێت لە پەرلەمانەوە ئەو بابەتە بەرگێکی یاسایی بەبەردا بکرێت. ئەو ئەندامی فراکسیۆنی گۆڕان دەڵێت پێویستە هاوشێوەی عێراق یاسای خاننشینی پلە تایبەتەکان ڕێک بخرێت. بعدی سیاسی هەبوو کە هێنایەنە پەرلەمانی کوردستان ژینە هەموو ئەمانە ئەگەر کاری نایاساییە حکومەت کردوێتی هەر خۆی شتێکەیە پێوتە خاننشینی نایاسایی کەواتە یاسایەکەیە مەفروضە حکومەت خۆی جێبەجێکە کەواتە هەموو ئەمانە بە بڕیار کراوە هیچی بە یاسا نەکراوە حکومەت خۆش دەتوانێت بە بڕیار چارەسەریکە. بۆیە ئێمە لەگەڵ ئەوانین کە بە هیچ جۆرە دەستکاری ئەو دەرماڵانە بکڕێ بە تایبەتی لە ئێستادا کە نرخی نەوت نزیک بۆتەوە لە $80 کە بە پێی هەموو داتاکانی حکومەت خۆشی سەر و $1,000,000 مانگانە جگەل داهاتینا کۆ دەستیان دەکەوێت. پاش ئەوەی چەند بڕگەیەک لە پرۆژە یاسای خاننشینی پلە تایبەتەکان ناڕەزایی فراکسیۆنەکان و هاوڵاتیانی لێکەوتەوە بە ئەفشاری شەقام جارێکی دیکە گەڕانرایەوە پەرلەمان و بڕیارە جارێکی دیکە خوێندنەوەی بۆ بکرێت و پەسەند بکرێت. بەڵام ئەم جارە حکوومەتی هەرێم نایەوێت موچەی ڕاستەقینەی پلە تایبەتەکان کەم بکاتەوە بەڵکو دەیەوێت دەرماڵەکانیان ببڕێت. ئەوەش ناڕزایی توندی فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانی لێکەوتەوە و بڕیاریان داوە بەشداری لا پەسەندکردنی پرۆژە یاساکەدا نەکەن بەو پێی لا بەرژەوەندی موچەخۆران دانیە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.